هایبرد چییە؟ هایبرد پێک دێت لە ئاوێتەی دوو پێکاتەی جیاواز وەکەم پاسکی لە دوانیە دوو کەسی جیاواز پاسکیلەکە لێ دەخوڕن هەندێک جار بەجیا و هەندێک جار پێکەوە کار دەکەن بۆ لێخوڕینی پاسکیلەکە ئۆتۆمبیلەکانی هایبردیش لەسەر هەمان بنەما کار دەکەن پێکدێن لە دوو سەرچاوەی هێزی جیاواز بزوێنەرێک کە بە سوتەمەنی کار دەکات و مۆتۆرێکی کارەبایی کە پێکەوە یان بەجیا کار دەکەن تا ئۆتۆمبیلەکە بەرەو پێش بڕوات تۆیۆتا یەکەم کۆمپانیا بوو کە دەستی کرد بە بەرهەمهێنانی هایبرد بە ژمارەیەکی زۆر لە ساڵی 1997 کە بووە هۆی گۆڕانکاری گەورە لە پیشەسازی ئۆتۆمبیلدا و توانی زیاتر لە 12 میلیۆن ئۆتۆمبیلی هایبرد بفرۆشێت ئۆتۆمبیلەکانی تۆیۆتا هایبرد پێنج سوودی سەرەکییان هەیە هێزی زیاتر بەکارهێنانی سوتەمەنی کەمتر و تێچووی کەمتر گازی زیانبەخشی کەمتر لێخوڕینێکی ناوازە بێدەنگی بەکارهێنانی سوتەمەنی کەمتر لەگەڵ ئۆتۆمبیلی هایبردی تۆیۆتا ئۆتۆمبیلی ئاسایی تەنها بە سوتەمەنی کار دەکەن تا بگەنە جێگەی مەبەست ئۆتۆمبیلی هایبردی تۆیۆتا بزوێنەرەکە و مۆتۆرە کارەباییەکەی بەکاردەهێنێت ئەمە ژواتایی بەکارهێنانی سوتەمەنی کەمتر کاتێک لە ترافیک چاوەڕێ دەکەیت ئۆتۆمبیلی ئاسایی سوتەمەنی بەکاردەهێنێت بەڵام ئۆتۆمبیلی هایبردی تۆیۆتا هیچ سوتەمەنیەک بەکار ناهێنێت کاتێک بە مۆتۆرەکە کار دەکات تەنانەت لە کاتی کارکردنی سیستەمی ساردکەرەوەشدا گازی زیانبەخشی کەمتر بەهۆی ئەوەی ئۆتۆمبیلی هایبردی تۆیۆتا سوتەمەنی کەمتر بەکاردەهێنێت کەواتە گازی زیانبەخشی کەمتر بەرهەم دەهێنێت لێخوڕینێکی ناوازە لەگەڵ ئۆتۆمبیلی هایبردی تۆیۆتا لەبەر ئەوەی ئۆتۆمبیلی هایبردی تۆیۆتا باشترینی هەردووک بزوێنەر و مۆتۆرەکە بەکاردەهێنێت شۆفێر دەتوانێت چێژ لە هێزێکی زیاتر و تاودانێکی نەرم ببینێت بێدەنگی لەگەڵ ئۆتۆمبیلی هایبردی تۆیۆتا بە پێچەوانەی بزوێنەرەکە مۆتۆری هایبرد بە تەواوی بێدەنگە بۆیە ئۆتۆمبیلە هایبردەکانی تۆیۆتا بێدەنگترن و لە کاتی شۆفێری هەست بە ئەزموونێکی تەواو جیاواز دەکەیت ئۆتۆمبیلی هایبرد چۆن کار دەکات ئۆتۆمبیلی هایبردی تۆیۆتا پێک دێت لە چوار بەشی سەرەکی بزوێنەری سوتەمەنی مۆتۆری کارەبایی پاتری و یەکی کۆنتڕۆڵکردنی هێز کە بریتیە لە دابەشکەری هێز بۆ بەدەستهێنانی زۆرترین کارامەیی ئۆتۆمبیلی هایبردی تۆیۆتا دەتوانێت تەنها بزوێنەر یان تەنها مۆتۆر بەکار بهێنێت یاخود هەردووکی پێکەوە کە پابەندە لەسەر جوڵەی ئۆتۆمبیلەکە ئۆتۆمبیلی هایبردی تۆیۆتا پێویستی بە بەرگاویکردنەوە نییە چونکە بزوێنەرەکە بە شێوەیەکی ئۆتۆماتیکی پاتریەکە بەرگاوی دەکاتەوە هەر کاتێک پێویست بێت بزوێنەرەکە و مۆتۆرەکە بەم شێوەیە کار دەکەن بۆ دابینکردنی ئەزموونێکی شۆفێری نرم با لەوەوە دەست پێ بکەین کاتێک ئۆتۆمبیلەکە دەوەستێت بزوێنەرەکە و مۆتۆرەکە لە کارکردن دەوەستن لە کاتێکدا پاتریەکە بەردەوامە لە دابینکردنی هێز بۆ ئۆتۆمبیلەکە ئەمەش بڕی بەکاربردنی سوتەمەنی و گازی زیانبەخش کەم دەکاتەوە کاتێک ئۆتۆمبیلەکە بە خێراییەکی کەم دەڕوات هایبرد مۆتۆرەکەی بەکاردەهێنێت لە کاتی دەست بەکارکردن یاخود لێخوڕین لە خێراییەکی کەمدا چونکە مۆتۆرەکە دەتوانێت توانای پێویستی بۆ دابین بکات کەوا دەکات ئەزموونی لێخوڕین زۆر نەرمتر بێت کاتێک ئۆتۆمبیلەکە بە خێراییەکی نەگۆڕ دەڕوات هایبرد بزوێنەرەکە بەکاردەهێنێت و پاتریەکە بەرگاوی دەکات تا دواتر بەکاری بهێنێتەوە ئەمەش دەبێتە نەمانی بە فیڕۆچوونی وزە کاتێک ئۆتۆمبیلەکە بە خێرایی زۆر دەڕوات بزوێنەرەکە و ماتۆرەکە پێکەوە کار دەکەن بۆ دابینکردنی هێزی زیاتر لە ئەنجامدا ئۆتۆمبیلەکە هێز و خێراییەکی هاوتای دەبێت لەگەڵ ئۆتۆمبیلێک کە خاوەنی بزوێنەرێکی گەورەتر بێت کاتێک ئۆتۆمبیلەکە برێک دەکات وزەی دەرچوو لە ئەنجامی برێککردن یان هێواشکردنەوە دەبێتە هۆی بەرگاویکردنی پاتریەکە ئۆتۆمبیلەکانی تۆیۆتا هایبرد بەهێزن سوتەمەنی کەم کار دەکەن وزەی زیاتر پاشەکەوت دەکەن ئۆتۆمبیلەکانی تۆیۆتا هایبرد زۆر سەلامەتن و پێویستیان بە بەرگاویکردنەوە نییە جۆر و تێچووی چاکردنەوەی هەروەکو ئۆتۆمبیلە ئاساییەکانە و هەمان جۆری سوتەمەنی بەکاردەهێنێت وەک ئۆتۆمبیلی ئاسایی تۆیۆتا عێراق لە ئێستادا دوو مۆدێلی هایبردی هەیە پریوس و کامری هەموو ئۆتۆمبیلەکانی تۆیۆتا 3 ساڵ یاخود 100,000 کیلۆمەتر گەرنتی لەگەڵدایە هەر کامیان زووتر بێت باتری هایبرد 8 ساڵ یاخود 160,000 کیلۆمەتر گەرنتی لەگەڵدایە کامیان زووتر بێت تۆیۆتا لێ بخوڕە بە دڵنیایی